وڵا پەیامی ئێمە چێ؟ پەیامی ئێمە بۆ خەڵک ئەوەیە کە لە هەموو بوارەکانە خەڵکی کوردستان یەکگرتوو بێ لەسەر هەموو دۆزەڕەواکانی میلەتی کورد، یەک ڕەیە یەک هەڵوێست لە بەرامبەرەوانەی کە لەلایەنی دەرەکیەوە مەسەلەن بۆ نمونە دەوڵەتی داگیرکەری تورک لە هەموو بەشەکانی کوردستان و پەلامارەیە لە قەندیلەوە لە مەخمورەوە با خەڵکی کوردستان یەک هەڵوێست بێ، یەک ڕە بێ، پشتی یەک بگرن لەبەرەو بارە زروف و دۆخە ناخۆشەی کە ئەمڕۆ کوردستانی پیا تێپەڕە بێ بە بارودۆخێکی هەستیار و ناخۆشاتێ ئەپەڕێ. لایەنە سیاسیەکان پێویستە ئەوانش یەکگرتوو بن، یەک ڕە بن، یەک هەڵوێست بن، هەموو ئەو شتانەی ئەو دەستدرێژیانەی کە لە دەرەوە کرێنە سەر بەشەکانی کوردستان ئەوە شەرمەزاریکەن، پڕۆتستۆیکەن، نەیەن هەر لایەکیان و پشتی دەوڵەتێکی هەرێمی بگرن دژی ئەو بەشانەی تر، چونکە ئەوە زەربەیەکی گەورە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانەدات بە هەموو بەشەکانیەوە. ئەگەر جەماوەر و کۆمەڵانی خەڵک یەک بگرن ئەتوانن وا بکەن لە حیزبە دەسەڵاتدارەکانیش بێنە ژێر داواکانیان، بەڵام ئەگەر کۆمەڵانی خەڵک بێدەنگ بن بێگومان ئەوانیش ئەو هەل ئەخۆزنەوە دەوڵەتانی هەرێمی بۆ پارچەکردن و لێدانی حیزبە شۆڕژگێڕ و ئۆپۆزیسیۆنەکانی بەشەکانی تریش. ئەگەر جەماوەر یەک ڕە بێ، یەکگرتوو بێت، ئەتوانێت هەموو شتێکە. نمونەی مێژووی زۆرە، وەگڕوخانی دیواری بەرلین، وەکو زۆر گەل و نەتەوەی ترکە لە دنیا بەهێزی جەماوەری خۆیان توانیویانە ئەو بربەستە ئەو سنوورە بشکێنن، چونکە ئیرادەی ئێمە یەک گەل، یەک نەتەوە، یەک نیشتمانی لە ڕووی ئاینیوە ئەوش شتێکی گرنگە لە وڵاتی ئێمە، چونکە وەکو خۆش دەزانی گەلی کوردستان زۆرینە موسڵمانن و لایەنە دینیەکەش کاریگەری گەورەی هەیە لەسەری، بەڵام ئەگەر ئێمە جەژنی قوربانیش وەکو فرسەتێک وەک هەلێک بیخۆزینەوە بۆ یەکگرتن و یەکبوون و یەک ئیرادەی شتێکی باش. ئەمە وڵاتانی ئەترافمان نەمێنن ئێمە قوربانیمان نامێدا، هەتا ئەم وڵاتانی ئێمە لەناوە ئەم مامعایی بژێن شوە ئێران و تورکیا و عەرەبش هەڵمان خراپتر بێت بۆ نسبەت کوردەوە. ئاشتی بکەن نابێن خۆیان ئاشتی بکەن، دەختێک ئاشتی بکەن خۆیان یەکگرتوو بن، خۆیان یەک بگرن، یان بەسا هەرچی بەلایەکە ئەڕوا یەک بگرن. لەوانش خراپترمان پێکرد ئەگە ئەمە حاڵمان وا بێت، ملەت داوایکە یەکگرتوو بن، ئەگە بە ملەت حسابمان کەن. هیوادارم هەموو نەتەوەکان وەکو یەک بژین و خەڵک بە خۆشی جەژن بەڕێ بکات و هیچ ئاژا و شتێک نەمێنێ، هەرزانیش کەوێتەوە ناو بازار. پێویستە حیزبەکان دەستخەنە ناو دەستی یەک و ڕێکەون و ئەم کێشانەی هەیە لە ناو خەڵک و لە ناو بازار و لە ناو خۆیانە هەمەی حلکەن ڕێکەون لەسەری.